لروجا دوم یا دنگدانی کمارین جواتا نونران سرنکدن دست نشان کرنا سلوک جوات دا. ترمی امین آکار یک جسی قربانیین ایریشا پاریسی گاه هریما کردستانی و لسر داخوازاوی دل قندیلی وره وشارتن. کاربدستان لی ایرانه ترانا علی دوست اکتران نافدارا زندان کری آزاد کرد. صلاف رئيس دقال برنامج ديا كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن ها حفتي سبدا رجع بين شامبويا وداخل شامو هيفين دم خوش جوارا دخوازا در رجع دوام یا دنگدان دجبو دست نشان کرنا سلوک کی جبو جواتا نونران یا کنگرس امریکی کمارین اندام جوات دهجی رک نکتن جمارکا کمارین پاریزیار گوی خوا ندان داخوازا سروک بری یه امریکی دونالد ترامپ حتا کو یک گرتی بن و پشتوانیا کاندید سروکاتیا جوات ده کنگرس دا کیون مکارتی بکن گلو چه دبا و سیناریو اندهاتی وی چه بن اگر او کماری ده دنگدانا ایرو دجی رک نکبن سیروان قچو پیدا چونه که دیگه سیروان فرمو گلک سپاس داخل دراما کنگرس هر بردوام دکه لوی دنگدانا کو ایرو دکه و روژا خویا سیاد حیانو ها سروک کجبو جواتا نونران یا کنگرس امریکی نهاتی کرن اگر اف یک بردوام ببو چه به کام بهور لوی راپورت گهداری بکن پشتی سه دنگدانی نسر کفتی و گرک گوتوبیجن لپاش دریین گرتی اندام کنگرسی کوماری کوین مکارتی هر نکاری بوان دنگان کون بکه کو پوستا سروکاتیا جواتا نونران لکنگرس امریکی مسوگر بکه. پشتی سه دنگدان روژا چارشمه اف بویه 6 جار دو روژان ده کو دنگدان لسر وی که هاتیه کرن. لیجبر کو مکارتی نکاری بو 218 دنگین پیویست بدست بخه هولدان اوی یا جبو بدست خستنا وی پوسته ایدی جاره کدن هاتا پاش وخستن. تو اندام هلبجارتی پرانیا دنگان به دست نخستیه لو ما سروک جواتی نهاتی هلبجارتن. اف آخافتن دوان دروژان ده گلک جاران هاتیه بهیستن و اگر روژا پنشمی جی تروی کفتن دناف کوماریان ده چه نبو دبکو جارین دنجی وره بهیستن. تاوی کو مکارتی گلک داخوازین کومارین کو لدجی وی پیک آنیه هینجی هجمارک کومارین کفن پاریز هنه کو نهاتیه پشتراس کرن او ایدی دنگین خوبدن کنگرسمان جولیتا کالیفورنیا. سروک بری دونالد ترامپ جی بانگ لوان دنگین دجبر کر کو خوبکین یک و لدو بربجار کوماری راوستن. لی پشتی گره دنگدانین روژا چارشمه دیار بو کو بانگا ترامپ جی نکاریگر بو. لگور هجمارتنا دنگان دگرین داویده مکارتی پیدوی دنگین اندامین دنین کوماری هیه دا کو پوستا سروکاتیا جوات مسوگر بکه و داویه لوی دراما کنگرسی بینه. دنگدانا روژا پنشمه دی دیار بکه که او یک بردوام دبه یان جی مکارتی داوی دبه سروک جوات کوجمیج و او یک جو ارمان جنوین سیاسی بو. بله پرزگریک لویده که چیه؟ پرزگریک سرکی لویده که اوه کو 20 اندام کنگرسیین کوماری هنه کو ناخوازن هفکاری وان و اندام پارتی وان کوین مکارتی ببه سروک جوات جبرگو گل او دبیجن لگور آخافتن وان دوار ایدئولوژی ده نکارن خوبس پیرنوی او گلکی نرینا خوا دوار سیاسی و ایدئولوژی ده دگهر جبرلو او داخوازا وید کن یان داخوازا گلک دزداینا جد کن هل بدوان دروجن داویده داخل مکارتی گلک بازار و دانو سندن بوان کریه وقت بیشین گلک داخوازی وان پیک آنیه لی حتان هاجی بیان او داخواز تیرا ویه که ناکن کو دنگی خواه بدنوین سیروان لگورا چافدرین سیاسی لرل واشنطن بونمونا بحثی بری 100 سال نکن کو جاره کدید شتک وصل رودایا ل 1923 رودایا لی دمی دی بیشن جداهی هبو جبو داخوازین خلک دنی برا نوینرین باجاران و نوینرین گندان و داخوازیوان هبولی نها دی بیشن راست تو بحثی نک داخوازه دیکی مکارتی دی بیشن داخوازیوان بجی کلی نا بیشن او داخواز چینن یا نه داخوازین دیار کرینه
راسه داخل تشتي كسايتين جداهي راسه تشتي كسايتين مثلا السر بوستين دناف كوميتين كونغرس دنا جير كوميتين كونغرس دنا برزغريك وان خويا السروي كان ومثلا الهفهاتن يعني نوك هذين ايديولوجي قال مكارثي دكن بهانه لغورغو تيغو تندخل افصال جارا كي براستيغو 10 صالي جارا داويكو برزغريك كله السر دنگدانا جواتا سروكي جواتا نونرا صالح 1923 بو باشا سيروان اگر ايروجيل دنگدانا دار ركنكتن كو ديارا نشانه وصحنا كو او اندامين ان تندري لسر بريال اخوانا ودنگناد المكارثي سيناريو و چبا سيناريو دهاتي وهر ولو بردوام به يعني هگر ام دیروکه بکار ام بری خوبدن دیروکه جارا هری درش کو اف پروسسا دنگدانه دو مهان سال 1956 دو مهان درش کرد داخل 133 دنگدان هاتن کنن حتی گو داویا داوی سروک جواتا که هاتا هلبجارت ما بس عم جویدك شيء ما بس عم جویدك او کو حتی کو سروک جواتا که نه هلبجارتن و اف پروسس هر بردوام به دوی دبرج گلک بازار و دانوستاندن سیاسی دنا برا وان اندام پارتیا کوماریت شبه حتی گو بگهن راده که داخل حال حاضر او الامریکان ها کنگرس اکتنیکو کارب بریارا بده اگر بریار تنبن بوجب جه پرزگریکه ام دسبیک سالانون گلک پرزگریکه اندن هنش برکو حطانها سروک جوات تنیه و سروک جوات تنبک جواتا نونران تنیه نکاره چکاری بکسیر وانگل که سپاس ده چهارشنبه د مالا که دا لباشوری ولایت یوتا 8 کس دنافوان دا 5 زاروک کو بچکان هاتبون بریندار کرن مری هاتنا دیتن کاربدستان پیتر هورکاری یاجی سدمن و کشتنا بکم ندانا لگوری دا خویانیا کاربدستن باجار اینوک ترمن وان 8 قربانیان هاتن دیتن دما کو پولیسان سردانا مالی کری پشتی کو جبو دما گدریش خودین و مالی درنکتین لوی باجار پچوک 394 کیلومتران لباشوری سات لیک سیتی پولیس انگوش جی قط نشانن گفو خطره لسر خلکی وی باجارینن لراب داستن سروک بریوبریا باجار اینوک گوت کو جوات جبر نوچه کشتناوان 8 کسان دلگرانا او همی اندامن یک مال باتنا کل باجار وی باجار باشوری یوتای گل که نافداره چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. دادگاه که ترکیه لباجار عفرینه که درجر کنترل کمال چکدار سر به ترکیه و نه جزای 3 سال زندانی دانه اثر ولاتیه که خلق عفرینه گلو جر روی قانونی و چاوا کاربدستین ترکیه دکارن یا ساین ولاتی خواه لسر باجار ولاتی که دی دانن ابراهیم شیخ و پیفدار رخصیه مافی المروفان لعفرینه جکمپ شه بای پنابران لسوریه نهاب مرایا دم باش که ابراهیم یعنی بسیار اشکره چاوا ترکیه ولاتك قانون الخهنة ولسر خلقي دي ولاتك دي فرز بكنو وخلقي جزع بكن بتشق قانوني بتشيوي سلاف رئيس قداش بو خلقي مدى مصدقين راسته تركيا بشتي هريمة عفرين دولة تركيا ده 2018 قانون خال لسر عدالتان عفرينجي تك دينن البرويجي قانون جزايا تركيا لهندري عفرين وهندري دبرن سوري اجد بن كنترول تركيا بيشتي تك دينن هفجي جالين ما في المروفه دا جالين الهفترن او بيمان جنيف حصل اسود شرمنا قد خير يعني حتى جزاكرني وان قانون وان بدا رجي لا ام الظانن تركيا جالي كيفا قانون خل عفرين طبقين سر خلق مد بجي ام وقت بين ترور باشا شر ترور باشا كيف ابراهيم مدخل بالي از رب بدم تو باوري اخو بيجي من خاص از بزانم او كسي كوهاتي دادگاه كرين كيا تشكسا وبتشتاواني هاتي قرتنو دادگاه كرين از اینکه فکر تمام بکم هاو آلی کیوا به قانون داورکاری العفرین مطابقینن
وجاليا يعني اركن دولتها تركيا وقت هذه داغركر اركي خناكن دما خلق ما في دي بي وان يعني نات تدبير كرن الیکاری خلقی ناکن به جالی اشکنجه قانون ترکیه و بدهان خلق عفرین در بازی ترکیه کرن و دادگاه وان قاد جزا کرن جزای گران هنجی جزای حتی حیاتی معبد بله جالی که با ها ولاتی عفرین نبی محمد 34 سالش گند شیخود که نبچای مابتا هاتی یعنی بری به هفته که دادگاهکرین محکمه عفرین دستین دادگاهکاری ترکیه 3 سال جزا دانش برگود به تهمه تقیین دندری عفرین دا گریدای و کسی برای ببری خسر ام جزانن هم تهمت جدایی یعنی به همو خلکین کرد دندری عفرین دامانه لوا تهمه وان تکنج برگو وطبن و پوشبر بکن كاكي ابراهيم الزخاص از بزعن استي بقى هم يعني دادقه العفريني هاتيا دانان يعني كومالين تشكدار او دادقه دانيا يعني دادوركي تركي هاتيا او جزاء لسروي خلق كوريا خلق عفريني دانيا ما مستهوك آلیک خوباندنیه محکمه عفرینه او دادگاه عفرینه برجه بینا رجوع مسئولی داجی و دالی ریبری خسر و نفس او دادگاه انها کسین برای بادبن گریداین اپوزیسیون سورین معارضان چکدارن کسی یعنی دوی دوره دا بس ایک بربرسیاری وان یکم ترکیه جی برگو کسی که دیگر لوی دادگاه کار دکر بری به سال که مدید مرد بودن همو بریار ترکیه استخبارات وان سر امضا دکرن و کسین گریدای تهمه ترور او ریبری خسر دهنتر محکمه در بازی ببرن داد جزا كي ابراهيم قال كي سفاس ابراهيم شيخو بردف كي ريخستيا مافين مروفان لا عفريني بمرابو قال كي سفاس لتركيا علي بابا جان سروكي بارتيا دافا درباري نيرين خدا جبو شارسن كرنا پرزگریکا کردان لترکیه دا خویانی وشاندنا پارتی المخالفت لترکیه وجوینا که لدارخل سروی مجاری پیامنی دنگی امریکا لانکری ایوب دمیر لپیش آواهیا داوا پارتیا لانکری جبو وان آگاهیا بدما ایوب دم باش بری ام بحثی و مجاری بکنو مثلا دوزا کردی و او شوادی بینن يعني اف بابتي من دقال في ما في نونري ما في مروفان لعفريني اخفت لسر مسلاكو خورتك عفريني هاتيا دادقاه كرين لتركيا بحثكي وصاهايا دي ميديا دا قد كاسي تشتكي وصاقوتيا داخل السر ميديا تركيا حيانا هاجي هيش تشك بحث نايكرن لراستي ما ليكولين كر يعني حقوق ناس تركيا كسين كو ما في مروفا دباريزن دبيجن كو سوریه دولتکا سربخویه سروره و ترکیه جدیسا دولتکا سروره سربخویه مافی ترکیه تنک کو قانون خود آخا دولتکا دن دا بکاربینه جبو ویجی لهمبری وی برتکچی دردی که بنپش یعنی دبه کو روزن پیشیامه دا لسر و انتشتانجی گوتو بیج ببین بله باشا ایوب اف داخویانی علی بابا جان کوگوتیا جبو چارسریا دوزا کردی وی نیرین خوهانا نیرین اوی چی او چی دی بیجا راستی انا امجی کو دسکنن پیشیا پارتیا دهاتیه یعنی احمد داوطلو سروکی و پارتیه ایرو مزا ششکولی دهمین جار دجوه انا لویدری علی بابا جان کمال کلشداroğlu o Temel Karamollaoğlu yani şeş kesin endamen ve meza şeşkoli analı pişmin ve abahiye da civiyane ve civine da rasti bebene ve Ravşa Türkiye siyaseta Türkiye Çiye Çinne ve serbisekinin ve rasti çan rojberi Seroki Partiya Devay Ali Babacan da yeni ek da rasti proje ve got ve proje da amacı kırku em dixwazin ku mesela Kürt li Tirkiye bi tevahî bi naveroka wî da çareseriye derxînin pêş astengê ku li pêşiya zimanê Kurdî heye em ewan ji holê rakin û yek jî qanûna Tirkiye ya 66 heye em gorankariyê dixwazin li vê çêkin keremke em bizanin wê çava wê çi civînê derkeve eger tiştekirîn heba helbet em ê di bernamen bê da behs bikin lê ayûb min dixwast ez tiştekî dî behs bikim li gel de diyara peyamek derketiye ku serokê Tirkiye Recep Tayyip Erdogan يعني هزرا باش خستنا هالبجاتنا كريا افراسنا وجبرتشي
دخل آنا قصدان اردوان چند دقیقه بری داوی بو دوی داری دا یعنی گوترکا گلک فره میشاندا جوانا یکشی گوت کو ام دخواز دبه کو ام هلبجارتنه کا پیشوقت چه بکن یعنی دما هلبجارتنه ترکیه مه حزیرانه و مهدا یا نورمال اسای چه دبه جبوجی انا دخوازن کو تشتکی وسا چه بکن راستی مهشی لسرویته گوت بهش کرن یعنی کسین کو لاینن AKP'ne پروانجی دبیجن کو دبه کو داویا مه اداره دا اج مه یعنی گولانی دا نابرا وان مه دا چه دبه جبوجی پیشوقت یعنی هلبجارتنه کا پیشوقت انا ایدی امکارم بیجن کو کته روجا ترکیه لراستی اردوغان دوی داری تا تشکی دلجی بحثا تشکی دلجی کرد یعنی چند روز بری لبوسکوف نابرا وزیرین کارین وزیرین برگرین یه ترکیه روسیا و سوریه راجع هفدیتنک چه بو اردوغان گفت که دوی که ام وک سروکانجی یعنی یه ترکیه روسیا و سوریه دوی که ام وک مینا سروکانجی هفدیتنک چه بکن ارجی تشکتنکا نو بو ایوب دمیر په امر دنګ امریکا الان کاری راست خو به مرابو گل کې سپاس ترميەکێک لە قوربانیەکانی هێرش لەسەر ناوەندی کەلتوری کوردی لە پاریس پایتەختی فەرەنسا بە ناوی ئامینە کارا ناسراو بە ئامینە کۆی لەسەر لە بەیانی ئەمڕۆ گەیشتە هەرێمی کوردستان عێراق و بڕیارە لەسەر خواستی خۆی و خێزانەکەی لە قەندیل بە خاک بسپێردێت. ئەم خانمە لە ڕێکەوتی 23 ساڵی ڕابردوو لەگەڵ دوو کوردی تردا دران بە دەستڕێژی گولایان لەسەر کرا. سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. هێنانەوەی تەرمی ئامینە کارایە ئەو ژنەی کە لە ڕێکەوتی 23 دیسەمبەری 2022 لەلایەن بکوژێکەوە لە پاریسی پایتەختی فەڕەنسا لەگەڵ دوو کوردی تردا بە ناوەکانی میرپەروەر و عەبدوڕەحمان کزەڵ تەقەیان لێکرا و گیانیان لەدەستدا. ئامینە کارە کە ناسراوە بە ئەڤینگۆیی نابرێتەوە زێدی خۆی و بڕیارە تەرمەکەی ببرێتە قەندیل و لەوێ بە خاک بسپێردرێت. ناوە دلێ گەلێ کوردە جیهاو چەکر هەری دەوەیدا پێوەژەوە دەخشێدا لە ڕۆژاوە شەرە داعشێ کرد بوو ڕۆژەوەدا هەمبەر داعشێ شەر کرد بریندار بوو ji بووی تەداوی چ بوو فەرەنسا ji ber ku emrê xwe hemû nava tekoşînê de derbas kir ji بووی gelê xwe conê xwe feda kir ji ber wê jî cihê herî layiq bûyî wî qendîla em dixwazin bibin qendîlê. Ew dewletê ku dibêjin wekî Fransa dibêjin em edaletê diparêzin, bêjin em mafê mirov diparêzin, bêjin em civaka mileta xwedî derdekevin, ev derket holê ku ev dirûtiyek e. ئەڤین ماوەی زیاتر لە 34 ساڵە لە ناو ڕێخستنی ئازادی ژنی کووردە لاسی نێوخۆیی و نێودەوڵەتی کاری کردووە و دوامەنزڵی کارکردنیشی لە وڵاتی فەڕەنسا بووە. لە مەراسیمی هێنانەوەی تەرمەکەی لە فڕۆکخانەی سلێمانیەوە ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتی و ڕۆشنبیران ئامادە بوون. ئەڤین ناخۆشکۆمەتە نێبین خۆشکۆم بەتوینی کوردین والۆت پۆرێزین شەرافی نۆمیسوی ئایلۆما خودەیۆ ئەیلێ بخوا مۆڵبۆتە بەرنە پێنجی شید بیە. پەلامارەکەی مانگی ڕابردووی پاریس کاردانەوەی زۆری ناوخۆی و دەرەکی بە دوای خۆی داهێناوە و کوردانی تاراوگا بە تیرۆرێکی پلان بۆ داڕێژرا و ناوی دەبن. هەر بۆیە چەندین خۆپیشاندانیان لەو پێناوەدا ئەنجام داوە و گرژی و ئاڵۆزی لە ناوخۆی فەڕەنسادا بە دوای خۆی داهێناوە. داوای لێکۆڵینەوەی ورد لە ڕووداوەکە دەکرێت. لەناو ئەو خەبات و تێکۆشانە بۆ ئەوە بوو کە کۆمەڵگاکەی و هەم گەلی کورد و هەم گەلانی ژێردەستە ئازاد بێ بە تایبەتی ژن و ئەمڕۆ تەرمی پیرۆزی هەواڵ ئەڤین لە باوشی باشووری پارچەیەکی تری باشووری کوردستانەکەیش باشووری کوردستانە. ئەو ڕووداوە لە کاتێکدایە کە لە مانگی 1 ساڵی 2013 و هەر لە ناوەندی پاریسدا سێ ژنە سیاسی دیاری کورد تیرۆر کران و بۆیە کوردانیش بە دووبارەبوونەوەی هەمان سیناریۆ ناوی دەبن. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان.
تەرانێ علی دۆستی ئەکتەری ناوداری ئێران دوێنێ چوارشەمە بە کەفالەت ئازاد کرا. ئەمەش دوای چەند هەفتەیە کە لە زینداندا بوو بە تۆمەتی ڕەخنەگرتن لە سەرکوتکردنی خۆپیشاندانی دیش بە حکوومەت کە چەند مانگێکە ئێرانی هەژاندووە. وێنە بەڵاوکراوەکان نیشان ئەدەن کاتی هاوڕێکانی تەرانێ بە خێرهاتنی ئەو ئەکتەرە ئێرانیە دەکەن پاش ماوەیەکی کەم دوای ئازادبوونی لە زیندانی ئێڤین لە تاران بۆ ڕۆڵی ئەو لە فلیمی ناسراو بە ناوی فرۆشیار یان دە سێڵسماندا کە لە ساڵی 2017دا خەڵاتی ئۆسکاری بەدەست هێنا هۆنەرمەند علی دۆستی کە لایەنگری چاکسازیە پشتگیری لە ناڕازێتەکانی کردبوو لەوانە بە بەڵاوکردنی وێنەیەکی خۆی لە ئینستاگرام لە مانگی نۆڤەمبەردا بەبێ ئەوەی سەری بە حیجاب داپۆشێتن و دیسان هەڵگرتنی تابلۆیەک لەسەری بە کوردی نووسرابوو ژن ژیان ئازادی. ئاژانسی هەواڵی نیمچە فەرمی ئێڵنا بە پشتبەستن بە قسەی پارێزەرەکەی ڕاگەاندووە کە ئەو هۆنەرمەندە لە هەفتەی کانونی دووەم دەستگیر کرابوو ئەمڕۆ بە کەفالەت ئازاد کرا بەبێ ئەوەی وردەکاری تر بداتن. چیتر لە ئێران دەگوزەرێ بەڵێن ساڵح پێداچوونەیەکمان بۆ دەکات. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران هەموو ڕێوشوێنێکی توندیان گرتوۆتە بەر بۆ سەرکوتکردنی شۆڕشی ژینا لەوانە سەپاندنی قورسترین سزا بەسەر خۆپیشاندەران و ڕفاندن و بێسەر و شوێنکردنی جودابیران و دەستگیرکردنی بە کۆمەڵ و هەتا دوایی. ڕژێمی ئێران دەڵێ ئەو شەپۆلی ناڕەزاییە شتێکی بچووکە لە کاتێکدا شیکەرەوە دەڵێن کوژرانی ژینا هەموو تاکێشی ئێرانی جۆش داوە. ئەو ڕووداوە لە ڕاستیدا هەستی هەموو ئێرانیەکانی جوڵاند و خەڵکیش وەها سەیریان دەکرد کە دەشێت کچ و ژن و هاوسەرەکانیان هەمان شتیان بەسەردابێت. ئەو کوشت و بڕینانەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە بەرامبەر خەڵک دەیکا وەک زۆرێک لە ئێرانیەکان دەڵێن هیچ جیاوازی نییە لەگەڵ ڕەفتارە خوێناویەکانی تۆڕە تێرۆرکاریەکاندا. شەماڵ بەشیرین و سەر و لێکۆڵەری سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شەماڵ وێڕای سپاسم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە ئەکرێ بەراورد بکەین لە نێوان تاوانەکانی ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعش و ئەو تاوانانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە گەلانی ئێران دەیکا؟ سپاس کاک بڵێن وەڵامەکەی بەڵێە ینی ڕێکخراوی تێرۆریستی وەکو داعش یا ئەو ڕێکخراوە تونڕەوە تێرۆریستیانەی کە لە ساڵین دواییدا ئێمە پێیان ئاشنابووین لە خاڵێکی زۆر بنچینەیدا دەگەڵ کۆماری ئیسلامی دەگەنە یەکتر. ئەویش چۆنێتی تێڕوانین بۆ مرۆڤ و ڕێزگرتن لە کەرامەت و نرخی مرۆڤە. هەردوو ئەو دوو دەستەیە هەم کۆماری ئیسلامی ئێران هەم ڕێکخراوە جیهادیە تێرۆریستەکان هیچ ئەوەی کە ڕێز لە مرۆڤ و کەرامەتی مرۆڤ ناگرن بەڵکو هەردوو لا مرۆڤ وەکو کەرەسەیەک دەبینن بۆ گەیشتن بە کۆمەڵک ئامانجی ئایدۆلۆژی ئامانجی سیاسی خۆیان و هەردوو لا بێبەزایی هیچ ئەوەی کە هەم خەڵکانی هاوڵاتی خۆیان دەکوژن و ڕوبەڕووی تێرۆریان دەکەنەوە بەڵکو لە جوغرافیای دەرەوەی ئەو جوغرافیای کە بە جوغرافیای خۆیانی دەزانن لەوێش هەوڵی تیرۆ و تۆقاندن و چاوترسێنکردنی خەڵک دەدەن. لە بەرامبەر تاوانەکان لە بەرامبەر مەترسیەکانی ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعش یا تەنانەت ئەلقاعیدەشدا هاوپەیمانەتی نێونەتەوەی پێکات. بەڵام لە بەرامبەر ئەم تاوان و ئەم سەرکوتکاریانەی کە کۆماری ئیسلامی ئێران دەیکا هەتا ئێستا هاوپەیمانەتیەکی نێونەتەوەی فەرمی دروست نەکراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەموو سیاسەتە شەڵانجێزیانەی کۆماری ئیسلامی ئێران. بۆچی کاک شەماڵ؟ بەڵێ پێ وا بکاک بڵێن هۆکارەکان ئەوەیە کە ڕەوشی ناودەوڵەتی لە خۆناغێکی هەڵسیاردا ئێمە شەڕی ئۆکراینمان هەیە کە جیهانی بەسەر دوو دەسەدا دابەش کردووە و خۆناغێکی نوێی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی وزا چ لە ڕووی ئابووریەوە هێناوەتە ئاراوە قەیرانی سووریەمان هەیە و هەموو ئەمانە وای کردو کە لە لایەکی دیکەوە پرسی چین وڵاتی چینمانەیە سینمانەیە ئەمان وای کردو کە سازکردن یا بەرەوبەرەیەکی نوێ چوون بۆ بەرەنگاربوونەوەی کێشەیەکی گەورەی وەکو کێشەی کۆماری ئیسلامی بێتە
نەبێتە ئیشێکی ئاسان کە هەموو لایەک خۆی بن لەلایەکی دیکەشەوە نەبوونی ئالتەرناتیڤێکی باش لە بەرامبەر کۆماری ئیسلامی ایران ئەمەژێکی لە هۆکارەکانی ئەوە بوو کە نەتوانراوە هاوپەیمانیتێکی ناودەوڵەتی یا پرۆژەیەکی سیاسی ناودەوڵەتی بێتە ئاراوە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆڕەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەم سیاسەتە نامرۆڤانە و نادیموکراتیکەی کە دەوڵەتی ئێران بەرامبەر بە وڵاتیانی خۆی دەکاتەوە. کاک شەماڵ لەسەر نەبوونی ئەڵتەرناتیڤ بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت لەگەڵ ئەو هەموو ستایشە نێونەتەوەیی و کەی ئازایەتی و بیۆری گەلانی ئێران دەکرێت و باز لە خواستی گەورەی گەلانی ئێران دەکرێت بۆ ئازادی و سربەخۆیی بەڵام باسیش لەوە دەکرێت کە بۆچی تا ئێستا ئەم شۆرشەی ژینە کە لەسەر بنچینەی ژن ژیان ئازادی هەڵگیرساوە نەیتوانیوە ببێتە خاوەنی ڕێبەرێک. وەک بەرئەنجامێکیش پێویستە جۆرێک لە ڕێبەرایەتی بۆ ئەم شۆڕشە هەبێت جۆرێک لە فاکتەری یەکگرتووی هەبێت سەبارەت بەوەی لە دوای ئەگەری کەوتنی ئەو ژێمە چی ڕوودەدات و هەروەهاش بە چ میکانیزمێک ئەم ژێمە دەڕوات. کاک شەماڵ نەبوونی ڕێبەرێک بۆ شۆڕشی ژینە کەم و کوڕیە یا کەم تەرخەمیە؟ ئەم پێم وابێ هەردوو لایەنە ینی کەم و کۆڕیەکە سەرچاوە لە کەم تەرخەمیەک دەگرێت و لە هەمان کاتیشدا خودی کەم تەرخەمیەکە جۆرێک لە کەم و کۆڕێ ئەمەش کۆمەڵێک ڕاهەندی جۆرا و جۆری هەیە ینی ئێران وڵاتێکی فرا ئەتنیکیە و لە بزوتنەوەی سیاسی فرائەتنیکی پێکاتوە نەبوونی تێڕوانینێکی دموکراتیک نەبوونی تێڕوانینێکی گشتگر کە بتوانێت نوێنەرایەتی گەلانی ئێران بکە یا خۆی بە خاوەنی هەموو ئێران و داکوکەری هەموو مافی گەلانی ئێران بزانێت هەتا ئێستاکە ناتۆتە ئاراوە و هەر لایەنەی کە هەیە جا چ لایەنی ناوەندگەرا چ لایەنی ئەتنیکیەگە هەبن هەردوو لا نەیانتوانیوە ببنە ئەم هێزەی کە بتوانێت ئەم بۆشاییە پڕ بکاتەوە و ببێتە هیوایەک ببێتە پلاتفۆرمێک بۆ بەرەنگاربوونەوە و بوونە ئالتەرناتیڤ بۆ کۆماری ئیسلامی ئێران. کەواتە ئەگەر ئەو کەم و کوڕی و ئەو کەم تەرخەمیە هەبێت چۆن بیر دەکرێتەوە لەوەی کە ئالتەرناتیڤێک بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەبێت؟ باشترین ڕێگاوەیە کە ڕوونیە بێتە ئاراوە ینی ئەتا ئێستا کە نێمە یەکێک لە کێشە جدیەکانی کە هەمانە ناڕوونیە لە استراتیژی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا کە دەڵم ناڕوونی ئێمە جارە ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی ناوەندگەرامان هەیە کە نوێنەرایەتی ناسیۆنالیزمی ئێرانی دەکا وەکو بڵین لایەنە سەڵتەنەت تەڵەبەکان و ئەو لایەنانەی کە خۆیان وەکو لایەنی ناسیۆنالیست دەزانن ئەمانە لە چوارچێوەی دەوڵەتی نەتەوەییدا و ئەو شتانی کە دەچنە ناو خانەی دەوڵەتی نەتەوەییدا بەو تێڕوانێت تەنگەی کە هەیە بە هەمان تێڕوانین دایان هەوێ بێنە ناو شەقامی سیاسی ناڕزایەتیەوە و نوێنەرایەتی ئەم سەرهەڵدانانە بکەن لەلایەکی دیکەشەوە ئێمە ئۆپۆزیسیۆنی سربەگەلانی ئێرانمان هەیە واتە کورد عەراب بەلوچ و ئەوانە کە ئەمانەش تا ئێستاکە نەیانتوانیوە ببنە خاوەن استراتیژیەکی ڕۆن و ئاشکرا ببنە خاوەن گوتارێکی ڕۆن و ئاشکرا بەڵام شەماڵ ئەگەر یارمەتیم بە یەشە لە خەڵا ئەرێنیەکانی شۆڕشی ژینا وەکو ئێرانیەکان خۆیان باسی دەکەن جەخ دەکەنەوە لەوەی کە هەموو نەتەوە و ئتنیکە جیاوازەکانی ناو ئێرانی لە یەک کۆ کردوێتەوە لە یەک نزیک کردوێتەوە جەنابەت ئاماژەت بە سەڵتەنەت تەڵەبەکان کرد هەر لە ماوەی ڕابردوودا ینی پێدەچێ بەرنامەی خۆیانیان ئاشکرا کردبێ بە تایبەتی پاش ئەوەی کە ڕێکەوتنیان کردووە هاوپەیمانێتیان دروست کردووە بەڵام لەم هاوپەیمانێتیەدا نە ئەوڕێ لە کورد دراوەتەوە نە کورد بەشدار بووە لەسەر هیچ ئاستێک ئەیکەواتە چۆن خەڵک بتوانێت گەشبین بێ بەڵێ کاک بڵێن کێشەکە ئەلێرەدا ینی هەتا ئێستاکانە ئەم شۆڕشەی کە وەکو شۆڕشی ژینایە شۆڕشی ژنیژیان ئازادی ناوزەت کراوە هەتا ئێستا نەگەیشتە ئەنجام بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر دەستکەوتەکانی کەوتونەتە چێبەرچێ و هەر کەسە هەوڵ دەدا هێز و دەسەڵاتی خۆی زیاتر سەقامگیر بکات و دایسەپێنێ ئەمە بخۆی بۆتە یەکێک لە کێشە هەرە جدیەکان وەکو گوتم ئەوان خاوەن گوتارێکن
گوتارێکی وکتم مرکزگەرایانن واتە خۆیان بە نوێنەری میلەت دەزانن میلەتێکیش ئەو تێڕوانینیان کە بۆ هەیەکە هەمومان لێی ئاگادارین بەڵام من دەمەوێت لێردا زیاتر ڕووم بەرامبەر بە لایەنی کوردی بێ لایەنی کوردی لێرەدا کێشەیەکی هەیە کێشەکەش ئەوەیە کە دەگەڵ کۆمەلگای کوردستان گوتارێکی هەیە دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی ناوەندگەراکە تا ئێستاکانە ئامادە نەبووە خۆی دیموکراتیزە بکە و پرۆژەیەکی دیموکراتیک پێشکەش بکە دەگەڵ ئەوانش گوتارێکیان هەیە واتە ئێمە دوو گوتار دوو استراتیژیمان هەیە و ئەمە ژوا دەکا کە لایەنی کوردی بە تایبەتی نەتوانن ببنە وەڵام دەرەوەی ئەم قۆناغا و لە دیالۆگەکان و لە خەباتی سیاسیانیشدا بتوانن ویست و داخوازیە دیموکراتیکەکانی گەلانی ئێران بگشتی و گەلی کورد بە تایبەتی بەسەر ئۆپۆزیسیۆنی ناوەندگەرادا داسەپێنن. بەڵێ کاک شەماڵ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو هنرا رنگین بمرنه. ده چهارشنبه به دهان عراقی جبو خۆپیشاندانە کێ لێ دژی بانکا ناوەندیە وڵات کۆم بوون و داخواز ji حکومەتی kirin ku destêwerdانê bike ji bo çareserkirina krîza bihayê dînarê Iraqî li hember dolarê Emerîkî. Bihayê bi hevguhertinê di bazarê reş de her $100 Emerîkî bi 158,000 dînarê Iraqî tomar kiriye. Lê di banka navendî da nirxê her $100 Emerîkî bi 146,000 dînaran hatiye vebirîn. Guhertinên rêjeyan û daketina nirxê diravî pêlên enflasyonê yên ku bi dijwarî li bazarên Iraqê xistiye dest pê kiriye. Aboriyê Iraqê ji encamê çendîn salên şer û bihevçonan û gendeliya بلاف ویران بویا. ده داخویانێک هەفبەش دا حکومەت عێراق و ئۆفیسا نەتەوێن ئێگرتی لە عێراقی ڕاگەهاندیە و حکومەتێ بڕیارێک پەسەند کریە لە گۆڕاوێ عەردێ خەڵکی شنگارێ دێ بناوێ خودیên wan werin tomarkirin. Ji salên 1970yan were sedan gundên şingalê hatine valakirin ji bilî wê jî kêm kesan belgeyên fermî hebûne diyar bikin ku erd û milkê wan li ser navê wan tapo kiriye. Ev pêngava حکومەtê ji xelkê şingar lê rêra ji xelkê şingarê re ku sedan hezar ciwana ji 2014 were hêşta derbedirin çi watay heye û erê dê bibe sedem awareyên şingalê vegerna ser milk û malên xwe. Mirza dinayî çalekvanekî şingalî û damezrênelê mala bi hevrejiyanê li şingalê niha ji Almanya rastebxwe bimere ji bo berseva çend pisyarên me ku nerohinin li ser vê biryarê. Yani têgeştina te ji vê biryarê re çi ye kek Mirza؟ زۆر سپاسکار دەخیل طبعا بریار پشی 47 ساڵە یان نزیکی 48 ساڵە لەسەر کۆچبەرکردنا ئێزیدیاش دەبێت خۆ خەڵکی شنگال ش گوندێت خۆشبەروی وەختی ساڵ 1975 ڕژێمە سەدام یان ڕژێمە بەعساوی وەختی بریارێکدا نزیکی 322 گوندی شنگالێ خراپکردن لە 10 جەمعەدا کۆمکردن ئەو گوند بس وقتی التجمع کۆمکردن نه صفتا گوند داوان نه صفتا باجروانی داوان اجبر وی جی او خانی همو وقت السر رمله آواکی نه دوکومنتک به هبو حتی عرض زراعی وی خلکی جی هجی نه ملکیه صرفه کفن بو معاملات اصلاح زراعي دوي زماني شوان هات استندن وكرنا وكا عقود إيجار يكو نبنا في خلكيجي بخليه نو فعلنا كونو كرن نها أو بريارة هاتيستاندن بس شوان قندات جرا إيكو صلاح في بينجي مجمعي هاتينا تشكرن قالك تشتري بشتينجي هاتينا تشكرن او حتى هاجنا هاتي قرتن يانجي يجبركو بروسيس هذا سبيكر نيش حتى نحب باش مرزا متخاز بزانم يعني اف بريار جبو هندي كو فكرنا قدني خسر عدد خويا جي بونمونا مالت وان لو عن كومال قها صرنا في عم بيتو ماركرين
اف داخوازیەکە گەلێکی کەفنا یعنی ڕۆژە گوند هاتینە کۆمکردن ڕۆژە مال هاتینە خراپکردن و دوان تجەم عادەکۆمنە ئێزدیا دایمەن داخوازی تری خەڵکی شنگال دایمەن داخواز کرد تا پۆشوان ڕەبێتەکردن تا پۆ نەتهاتەکردن تشتی کەتنا ڕژێمە 2023دا داخوازیت بەردەوامی خەلکێ شنگالێ ئەو بووکو ئەو ناف بێنە تۆمارکردن یعنی ئەس باوەڕێتکەم دو بابەتی شێک و دۆجدانە گرێدای نەگرێدای دینۆسایدێ بێگومان ji ber ku piştî rizgarkirina şingal de destê Daeş UN Habitat gel Wizareta Adliya Bexda projek hebû wekû etîkêt wekû lista li ser wan mala danîn yek û kabinekî maliyakê ye û encamê wî projî niha ev biryar derke. باشە من دخواست بپرسم شنگالیژی وەکە دەڤەرین دیین پارێزگەها نینەوە حکومەتە بەریە عێراقی حکومەتە باسییان ئاردیوان دابوو عەرەبان ئەگەر وەسا بە ئەوەی چاواش بوو خۆدین وان ڤەگەڕن نا ئەف نها ئەف بریار هاتیستاندن هیچ علاقەتاوێ وان عەردێ خەلکی هاتیستاندن ئەو عەردی زراعی هاتی مسادرەکردن هیچ علاقتش وێنینە ئاش چه هەیە ئەو هەنێک مال هەنا ئاخینە هەنێک چمل تۆنە ئێت و ساڵە 75 هاتینە ئاواکردن خەلکت ساڵە 75دا لە دوان خانیە خۆدەیە ئەو خانیە سەرناوێوان کەسایی تۆمارکردن ئەو پرۆبلمێت نزاعات ملکیە ئەم بێژن یا عەردی هاتی مسادرەکردن ئەو حتەنها حەلێ وێ دەرنەکەفتیە نەها ئەو بریار بەس بریارە و هەنێک يعني عربيت بيجن تمليك البيت لشاغليها بس مجرد ياكش صالح حفتي بينجدا متخانيه كيدايا برينها نبناوي بنبناوي كسيبو مجرد كار ديوار بون او شار ديوار نهاوي بناوي اينا سجلاندن بس او تشتي نزاع ملكيه السر هي ما تشار سر باشا يعني نبس جبوكو خلق بقها ما في خو واردوان جوار فقر لي مرزا من تخصص بيجم يعني العراقي كيشين قال لك ما ظن نمونه جداهي ما ظن السر ماده صدو تشلا دستوري عراقي هي طيبه او هريمين كود برا حكومه هريمي وحكومه عراقي دا جي كرنا بريارة كان وصا نهاك وحكومات عراقي بأقاداريان نتويني قلتي داي ويش چاو بيجي كرن يعني ويش چاندي آسان كاري جي الرهبان نها اف بريارة نها يان چارة سركنا في بريارة قالك بآسانيش بركو خلقك هيت خانية خدايا UN Habitat برين هاب 3 سالة دست بيكر وكو ستاتستيك تشيكر احصاءك تشيكر چوان مالا یک سردانوان پر تیم UN Habitat گوتی اف مالکیه اشتاله 75 دا کیل وی خانیده گوتن فلان کسا ناوی ویتی دا نویسین انفورماسیون وی ورگرد یعنی پروسیسا چیکرنه پروسیسا که بیروقراطیه صرفه اجبرکو وان دوی بریاره دا و انجام وی بریاره هیچ خوا نزیکی وان بابتت کشن سر نک بله باشا و ببس آدمی هندی کو خلقی آواره شنگالی کو بصدان هزارن ها میزانن وگرن سر مالت خوا يعني براستي وكو رنگكي گشتي افتشتكي بوزيتيف وكو حكومة عراقية كري وكو بينكاف بوزيتيفش بركو خلكش كيماني نها ايرو مالكو بابو بابيريت وقت بابو بابيرادا خلكي تيدا كارا الناوي بيت همار كرن كارا هناكش عالية مسألش عالية قروضا واش عالية طابو كرني و استفادة جيبكا لي افي بروبلما نازحبونه بروبلما كوچبريه چاره سر نکریه پروبلمت کوش داعش در کفتین و کارسات کوب سر خلک شنگال هاتینش وقت داعش ده اف وی چاره سر نکا اف تشتکی پارالیلا گرکی سالا 45 ده هاد با چاره سر کرن یانج سالا 2000 ده پشت رو خواندنا رژیم بعث هاد با چاره سر کرن اف تشتکی ای نورمال وکو بكرديد بيجن دهنيمال سري مدن افنها ضمن بروسيس دهنيمال سري مدن نبس جبو مزنيا ويدرد بسري شنغالياتي مرزا دناي تشالاغوان و دامزرينري مالا بهفرجياني للشنغالي ازقلك سباسياتتكم زوس بس
پاپ فرانسیس مزنا کاتولیکی جیهانی پسنا مزنا اولدار خریستیانی بری خوا پاپ بندیک دا لدمی ریو رسمین بشارتنی ایرو پنجشنبه لمیدان سان پترس. پاپ بندیک لروجا شمیه دیجی نوتو 5 سالیه دا وغیره داوی کرد بتر 60,000 کسان لبهیاوی آماده بون بهی دارن ریو رسمین بشارتناوی نوینرین فرمیین ایتالیا و ألمانيا بون دنافوان دا جيدي سان كار بدستين ولاتان بادشاهن بلجيكا واسبانيا ونيزيكي 16 سلوكن دولتان وحكمتان بالوزن برانيا ولاتين دين جيهاني دلفاتيكاني وعمدي وان الرسمن وشارتنا ومزنا اولداري خريستيان بن. خانمك روجناوان بناوي سارة آشتن كو أو بخا خانمك رجز جوهرتيا نها هالبد لون لاس أنجلس يبو نها ده نافندك تندرستي لشكري أوكرين دا كاردكا جبو خدمتها وان كاسين كو بيوستي بوي آليكاري هي رابورتك لسر خباتاوي شدنجي أمريكا معها. بداخوازا لبوريني ديارة كيشيك تكنيكي هيا لعربستان السعودية مدزانن ودبينين چندين جاراكو بريكانيا يا دواران تكرين يا حيوان يا دبيجني هشترجي بترج 40,000 هشتر ديارة في ولاتي دهنا و نزيكي 3,000 كس جي چالاكيان لسروينا دكن جبو بريكانيا ودكن لي ام بري خبدن فستيفالك جي لور هات يكرن ام بري خبدن رابورتك لسروينا. لرياضي بايتختي السعودية بهزاران حشتلو هزاران بازرگانيش لفستيفالك دا لجير ناوي فستيفالي ملك عبد العزيز بو حشتل بري وتشو الاهتمام الحكومي گرنگی پێدانی حکومت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حشتر سامانێکی ئاژەڵیە هەروەها کەلەپوریشی ڕەسەنی کۆنە یەکێکە لەو شتانەی کە تایبەتە بەم ناوچەیە خەڵکێکی زۆریش حشتریان خۆش دەوێت نەک بەتەنها لە کەنداوی عەرەبی بەڵکو لە شوێنی دیکەش ئەم گرنگی پێدانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکومت پشتگیری زۆر دەکات. لە تەواوی شارەکانی سعودیەوە حشتەکانیان هێناوە تاوەکو بیان خەنە ئەو مەزاتەی کە جاری وایە نرخی حشتێ دەگاتە ملیۆنان ریاڵی سعودی و 45 ڕۆژیش فستیڤالەکە دەخایەنێ. أصالتنا خلتنا نستثمره. ڕۆستەنایەتیمان وای لێ کردوونەوە بەرهێنانی تێدا بکەین و بازرگانی پێوە بکەین هەر حشتێک تەمەنی بگاتە 2 مانگیان 45 ڕۆژ ئەگەر 1 ملیۆن بکات ئەوە خاوەنەکەی زەرر دەکات ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو تەمەنەدا نرخەکەی بگاتە 4 بۆ 5 ملیۆن ڕیاڵی سعودی. لەم فستیڤالەی سعودیە حشتەکان بە باشترین شێوە دەخرێنە بەردەم ئامادەبوانی مەزاتەکە و لە زیادکردنی ئاشکراشدا کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. طبعا هذه القيمة العائلة أو هم گرنگی پێدانە وای کردووە کابکاتە سەر بەرزبوونەوەی نرخی حشتر کە نرخی هەندێکیان دەگاتە 15 بۆ 20 ملیۆن ڕیاڵی سعودی کە دەکاتە نزیکەی 5 ملیۆن دلار. فستیڤالەکەش 45 ڕۆژ دەخایێت ژمارەی سەردانیکەرانیش دەگاتە زیاتر لە 1 ملیۆن سەردانیکەر. فستیڤالەکەی سعودیە پانتاییەک بوو بۆ چێژوەرگرتن و گەیاندنی سوودی ئابووریش بە خاوەنەکانیان و هێشتنەوە و پارێزگاری لێکردنی حشتریش وەک میراتێکی کلتوری. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. ڕێکخەرین فستیڤالێکیان پێشانگەهەکە تەکنۆلۆژییان یا تەکنۆلۆژی تایبەت بە ئامرین تەکنۆلۆژی لە ساڵە 2023 هات ڕێکخستن و ڕێکخەرین وێ هیوی دیکەن و ئەو وەکە چاوە بەردەوامیە کارێوان بەکو دەمێ 2 ساڵین بۆریدا ساڵین بۆری دەژبەر پەندەمیا کۆرۆنا هاتبوو ڕاوستاندن ئەم بەرەخوا بدەن وێ پێشانگەها تەکنۆلۆژی تایبەت بە ئامرین تەکنۆلۆژی. گەورەترین پێشەنگای جیهانی تەکنۆلۆژیا بە ناوی پێشەنگای ئەلکترۆنیەکانی بەکاربەران لەم هەفتەیەدا لە لاس ڤێگس دەست پێ دەکات و ڕێکخەرانی هیوا دەخوازن جۆش و خرۆشی ساڵانی ڕابردوو بەدەست بهێننەوە کە 2 ساڵ بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە تێکچوو بوو.
کاتێک دەست بە پرخەپرخ دەکەیت ئەم سیستەمی جوڵەیە بە پرخەکەت دەزانێت چوارکیسی هەوا لە نێو سەرینەکەدا هەیە و پڕدەبن لە هەوا بۆ ئەوەی سرت بەو لایەدا بخات و ئەوەش ڕێڕەوی هەوا لە گەرودا دەکاتەوە و چیتر ناپرخێنی. گێری شەپیرۆ سەرۆکی کۆمەڵی تەکنەلۆژیایی بەکاربەران گوتی خەڵک بە گەڕانەوەیان بۆ پێشانگای ئامێرە ئەلکترۆنیەکانی بەکاربەران بۆ ساڵی 2023 لە لاس ڤێگس خۆشحاڵن. ئەم ئامێرە میزی مرۆڤ کۆ دەکاتەوە و شیکردنەوەی بۆ دەکات هەروەها خۆراکەکانت دیاری دەکات و تەندروستی ڕەگەزیمەینەش. ئاپێکی لێکۆڵینەوەمان هەیە و کاریەم ئامێرە ئەوەیە کە داتاکان بۆ سمارتفۆنەکەت دەنێرێت. دواتر دەتوانیت داتاکان لەگەڵ ئەوەی خۆت دەتەوێت بەشداریان پێ بکەیت بۆ نمونە لەگەڵ پزیشکەکەت. ڕێکخەرانی پێشەنگاکە هیوا دەخوازن ژمارەی بەشداربووان بگاتە پتر لە 100,000 کەس. ئەم داتانەی ڕۆژانە کۆیان دەکەینەوە دەرفەت دەداتە بەکارێنەرەکەی و پزیشکان لەباری تەندروستی تێبگەن. ئێمە ساڵی جارێکیان ساڵی ناساڵێک شیکاری بۆ میز ناکەین بەڵام داتاکان ڕۆژانە کۆ دەکرێنەوە هەموو شتێک بۆ بەکارێنەر و پزیشک لە بەردەستدا دەبن. بیرۆکەی واقعی گریمانەیی بەسەر پێشانگای ساڵی ڕابردوودا زاڵ بوو لەو پێشانگایەدا چەندان جۆری کڵاوی تایبەت لەلایەن گروپێکی فراوانی کۆمپانیەکان خرانە بەردەست ئەوەی دەشێت ببێتە ئینتەرنێتی داهاتوو. کاتێک دەچیت بۆ ساڵۆنێکی قژبڕین ئەو جا و کڵاوەکەوەک دەستێکی لێ دێت و سرت دەشێلێت هەر وەک پەنجەی مرۆڤ وایە هەستێکی خۆشە. گرنگی تەکنەلۆژیایی بەکاربەر لە بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکانی گۆڕانی کەش و هەوا بابەتێکی دووبارە بووە لە پێشانگای ئامێرە تەکنەلۆژیەکانی بەکاربەر. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئەڤگەڕن وێ راپۆرت ئەمە هەی لەسەر ئوکرانیا و ئالیکاریا واناوەکو مەگوتی خانمەکە بناوێ سارا ئاشتن و خانمەکە ڕەگەز گوهارتیە ڕۆژنەمەوات بوو لە لۆس ئەنجلس نەها لە ناوەندێکی تەندروستی دەگەل لەشکری ئوکراینە کار دەکەش بۆ خزمەت ئەوان لە دەمێک و ئەو لە واشتن بوو ji بۆکو لە کۆنگرسی لەگەڵ قانوندانران و لەگەڵ شارەزایان بەحسی پێشهاتن ور بکە دەنگی ئەمریکا بێڕائاختیە و ئەف راپۆرت ئامادەکردە. سارا اشتن سریلوی امریکی پشتی که 9 ماه و نیو لأوکراینیای درباز کری جاره یکم و گریه امریکایی. اشتن سریلو که جنک ارگز گهوره و روزنامه‌وان بریه چو اوکراینیای دا که لسر داگیرکرنا روسیه راپوران چه بکه. و دبیجه که وک کسک رگز گهور او نگران بود دماکوه سنوری اوکراینیای درباز کری. درباره زایندان من دا دبالگیان دا پرزگره که بو و اشکره نبو که اوکراینی دی چوان رفتاره دیگل کسک رگز گهور بگد دماشاق دا. اشتون سریلو دبیجه که ازمون آوه یا لأوکراینیای نرین وین درباره که جواک چوا دکاره جواک LGBTQ فهم بکه گوهر. جروجا یکم دماکو از هاتین بداره گاواکو پاسپورتا من مرگیری من دید که اوکراینا پر باش پیشوازی دیگه و افجی بو صدم که از پر بباندور بخبتم هر وکی نویس کارک و نهاجی وکی لشکرک زایندا من قد کشه نبو. لیکولین دست نشان دکن که هلوستن لأوکراینیای درباره کسین LGBTQ دگوهره. لیکولین اک 2019 لأوکراینیای نشان داده که جسادی 69 جوان کسین دیندار گوتن که هوموسکسوالی جالی جواکی و نه پجراندن. دما که تن جسادی 14 گوت دوید بهت پجراندن. 3 سال شوندا تو گلان 2022 دا لیکولینک از جالی سازی جواکناسیان نتوی یا کیوی راگهان که جسدی 64 کسیم بشتار لیکولینی بوی گوتن دوید ولاتین LGBTQ لأوکراینیای مافی وک هبن. تنه جسدی 26 کسان او نیرین رد کرد. دبن سروکاتیا زالنسکی وزارت برافانی اوکراینیای من دید که دبن قانون لشکری جیدا من پتر آزادی های اوکراینیای جا امریکا. پشتی که شرپ چاوین خود دیتن اشتن سریلو سرلیدا که بشتاری هیزن ارتش اوکراینیای ببرد. دداویه دا پشتی ایریشن روزانه مبریار دا که از چاوان پتر دشار آزادی دا آلیکاریا اوکراینیای بگم نوکی روزنامه وانک آنجی سیویلک لیوکی لشکرکی. اشتن سریلو خودی ازمونک بزشکیه و تو یکینه یک بزشکی دا بوه کارک هاتیه پیشکش کردن و پرورده تریپل سی یا استاندارد ناتوی دیتیه و سرکتیه. نها چاره که بچه انیا شر و خباتکاری ساغلمی لشکری کار بکن. انیا شر وکی جهنمه دما که امبولانس هاتن تنکرن اصل بداره بوم.
هشتن سریلو دبیجه اوکراینیا جخوا به نشاندان مرخازیا خوا سرکتیه و بهزیا لشکری یا روسیا جی نشان دایه. لی او هیوی دیگه که امریکا بردوام آلیکاریا اوکراینیا بکه حتی که وی بگهینه سرکتنی. راپورتا تاتیانا وروسکو جتوزل دنگ امریکا. او کاربدستان ولایت کالیفرنیا امریکی فرمانه والا کرنه دا ل ورکا براوی یا خطرناک د سال 2018 دا جبر خشینا آخه 23 کس له هاتبون 23 کس مربون فرمانه دو چهارشنبه جبر باهوزکا مازنه لولایت کوبا و باران زیده بخورانینا و الکتریک قد کریا و گفا لهیانجی لچند هریمان کریا البته کاربدستان دورا چند دورجی والا کرنا و چند امتین داویا برنامه ایرو یاکورد کنکشن حتا برنامه بی لروجا یک شمیار شاد و بختور بنو صلاب من داخلی شمو خدا حافظ.